بەناوی خۆی گەورە میهرەبان، سڵاوتان لەبێ. من ئەلەندکە عەلی خوێندکار لە قۆناغی دووی IT لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. لەم ڤیدیۆیە باس لە چۆنیەتی شێرکردنی فۆڵدەر ئەکەین لە نێوان دوو کۆمپیوتەرە. ئێستا ئێمە دوو کۆمپیوتەرمان هەیە. ئەمە کۆمپیوتەرە سەرەکیەکەیە کە ماسەکە لەسەر دێسکتۆپەکەیەتی، و ئەمەش کۆمپیوتەرەی دووەمە کە لەناو کۆمپیوتەری سەرەکیەتدا مەزراوە. سەرەتا پێویستە IP-یەک دیاری بکەین بۆ ئەم دوو کۆمپیوتەرە. من سەرەتا بۆ ئەوەی کۆمپیوتەرە سەرەکیەکە دیاریەکەم ئەچینە سەر ئێرە، جا ڕایت کلیک Open Network and Internet Setting، بینە سەر Network and Sharing Center، ئینتەرنێتەکە کەینەوە، اینجا Properties، اینجا IP-یەکە، لێرەیە Use the following IP address بە شێوەیەکی مانوەڵی نەک ئۆتۆماتیکلی 192.168.1.1. ئەمەش هەر ئۆتۆماتیکی ئیکات و ئۆکەی. ئەمە تاڵ و پێویستە لێرە کۆمەڵێک سێتینگ هەیە یان کۆنفیگریشن هەیە کە ئۆنیان بکەین کە بای دیفۆڵت خۆیان ئۆفن، پەیوەندی بە شێرکردن و گواستنەوەی فایل هەیە لە نێوان کۆمپیوتەرەکانە لە ڕێی نێتوەرکێکەوە. ئەم شێوەیە، ئەمەش بە هەمان شێوە، و ئەمەش ئۆنەکەین، عەفو ئۆفیەکەین. سیف چێنجز. ئەمە تاو ئیشمان لەسەر کۆمپیوتەری سەرەکی تاو. کۆمپیوتەری دووەمیش بە هەمان شێوە، بەڵام ئەبێت تەبان IP-یەکەی جیاواز بێمیان. ئەم شێوەیە بینە سەر اینە سەر Network and Sharing Center. ئەمە ئیتھەرنێتەکەینەوە، اینجا Properties، IP-یەکە بە هەمان شێوەوە بە شێوەیەکی مانوەڵی 192.168.1.2. پێویستە جیاواز بە IP-یەکەیان. ئۆکەی، ئۆکەی، Close. Change Advanced Sharing Settings. Turn on. Turn on. Turn on. سێم دانەش Turn on و پاسوەردەکەشی Turn off. Save Changes. ئێستا لە کۆمپیوتەری دووەمین فۆڵدەرێک دروستەکەین تاکو بتوانین لە ڕێی کۆمپیوتەری یەکەمەوە ئەکسێسی بکەین، دەستمان پێی بگەێنین. ناوێنین کوردستان بۆ نمونە. باشە، ڕایت کلیک Properties، لێرە پێویستە چینە سەر Sharing، Advanced Sharing، Share this folder، Permissions، بزانین چەند کەس پێرمیشنەکانی چی بێ ئەو کەسانی کە لەسەری ئیشەکەن. فول کۆنترۆل یەکەین ئێمە، ئەڵاو یەکەین تا پێویست بە ئادکردن ناکە. ئەپلای، ئۆکەی، ئەپلای، ئۆکەی. ئەنجا شێر لێرەیە پێویستە لێرە everyone ئادکەین، زیاد بکەین. ئەم ڕیدەش ئەکەین بە read and write. read واتە ئۆپن کردن، بەڵام کەوتمان read and write بە کورتیەکەی واتە ئۆپن کردن و ئێدیت کردن بەدڵی خۆی، یعنی کەسەکە بیەوێت ئێدیت بکات، ئۆپن کات، هی هەر فایلێک بیەوێت. دانو تاو. ئێستا فۆڵدەرەکەمان شێر کراوە لە کۆمپیوتەری دووەمەوە. ئێستا ئێمە لەسەر کۆمپیوتەری یەکەمین کە کەرسەرەکە لەسەر دسکتۆپی کۆمپیوتەری سەرەتاییەوە کۆ بینن. دس PC ئەکەینەوە، ئەچینە سەر Network، ئەوە کۆمپیوتەرەکەی هێنا. کۆمپیوتەریان نییە، کۆمپیوتەری دووەمە. Users، ئەوت. لێرە نووسیمانە کوردستان، لێرەشە هەر کوردستانە. ئەگەر بۆمە لێرەیە فایلێک بکەینەوە بە ناوی بۆ ئەنیمەڵ بە نمونە، وەکو بین لێرەیە گۆڕا فایلێک دروستکە بە ناوی ئەنیمەڵەوە. بۆمە ئەگەر ئەمە بکەینەوە بنووسین hello world، سێ بیکەین و دای بخەین، ئەمە لێرەیە بیکەینەوە نووسراوە hello world. ئەو شێوەیە. زۆر سپاس بۆ بینینتان.